هاوڕێیان ئەو کاتەم باش چوونن سڵاو ڕێز هاوڕێیان چوونن بەخێر بێن هاوڕێیان ئێستا قسەشکە دەست بە هەندێک قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕۆژەی دنیای ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان سڵاو ڕێز دنیای ڕێز و خۆشەویستی هاوڕێیان سڵاو ڕێز سڵاو ڕێز هاوڕێیان چوونن بەو ڕۆژە خۆشەی ئەوروپا دەڵێن لە کوردستان زۆر گەرمە لای ئێمە گەرم نییەوە هاوڕێیان بەداخ ببورن برم گەرمە بەس زەوەش خۆشە مە حەزمان لەو جۆوە گەرمیوە پێشتر لە سوید خەڵک بەلێ شاو دەڕۆی لە بۆ وڵاتە گەرمەکان ئێستا خۆشبەختانە سویدیش خۆش بە چۆنن ئاوڕێیان ڕەوشی نێو یەکێتی ڕەوشێکە هەمومانی مەشغوڵ کردیە پانتایی زۆربەی میدیای کوردی داگیر کردیەوە خەبەرێکی گرنگە چکوت هەندێک ڕووداو هەیە تەئسیر لەسەر کۆی ڕەوشی کوردستان دەکا بۆیە هەندێک قسە و باسی لەسەر دەکەین بەس بەر لەوە هاوڕێیان بە هەندێک شت بڵێم یەک هاوڕێیان هەندێک شتم دیت بەڕاستی ئاڵا تاالەبانی ڤیدیۆیەکی بڵاو کردوەوە ئەنم بۆ خۆم زۆر پێ بێتاقەت بووم یعنی بە تەمام شتێکی سەبروس برادرە گوتی ڕاوەستە قسە لەگە دەکەم بڕوا ئەو نمونەیەم تەنیا لەسەر یەک شتی ینی تەکنەلۆجیا گەیشتە چ حاڵەتێکی خەتەر کەسێک بە ناوی ئەنوەر ئەلحەمدانی وازەم ئەنوەر ئەلحەمدانیە دۆبلاجی گوتەی ئەو ژنەی ئاڵا تاالەبانی کردیتە ناو گوتەیەکی پەرلەمان کوی هینایەوە بە جوانی کوی هینایە شعرەکە شعرێکی زۆر قێزەوەن وەزەمی سوعاد سەبائی ئەوەیە کوێتەکەیە لەسەر حەرەکە و جوڵەی ڕەبتی کردیە تاان بە فەیسبووکێ داوی پێویست دوی دەنێرم ڕەبتیان کرد تۆ لێرە وەر لێ دێ لەمە دو هەر شتێک بڵاو تۆ نەوێری بەڕاستی دەوی بە ترسەوە تەمەشای بکەیت تەقەدمێتی تەکنەلۆژیا وای کردیە هەزاران جوڵە و فێر بکرێ یعنی قەزم لەوەیە ئەم بۆ خۆم زۆر پێی تێک چوم چکۆندە شتێ ئەگەر ئینسان بگاتەوەی برێ ئەنە العەرەبیون نازانم لەیلەة العرسی قادسیە و شتە قۆڕانە زۆر بێزەڵەتە ئەویش کابرایەک عەرەبە ئاڵا تاالەبانی خۆش دەوێ وای لێ کردی و پارتی و جەماعەتەکە شیوابەکەی بخوات تەوزیعەکەن بەهەرحاڵ هاوڕێیان قسە و باز بەر لەوەی بچینە سەر وەزعی یەکێتی وەڵی بازە چەکداری یەکێتی هێزی چەکداری پارتی یەکێتی ئیلاهی ئەوە چ لەو میلەتەی دەکەن کورە چ قەشمەری خانە و میلیشایەکە هاوڕێیان ئێستا بۆتان دەژێڕمەوە دەڵێم هەر یەکە چ هێزێکی چەکداری هەیە و هەر یەکە دەوڵەتەکە و هەر یەکە و سەدان چەکداری هەیە هەر لەبەر هەندێک هاوڕێیان خۆ ئێستاکە وەڵی ئەو ئەزمونەی هەرێم ئێستا لە ناو بچی کەسمان خەممان نییە بە پێچەوانەوە خەڵکەشی زۆر دڵخۆشە ئەو ئەزمونەی وەرە کورد 80 ساڵ ئەو هەموو قوربانی و تێکۆشانە ئێستا لە ناو بچی کەس دری پێتون نییە هیچ سە لەبەرەندە ببینێ ئێستا وەرە باسی عێراقی بکە باسی حیزبەتی بکە باسی ڕێخستن بکە باسی کورد و کوردستان بکە خەڵک لێت دوور دەکەویتەوە ئێ وەخت خۆیوانە قودسەتی خۆی هەبوو هاوڕێیان لە 1992 ئەما لەسەر ئەلەمێکی کوردستان لەسەر چەپە کوردستانیان عێراقی هەزار شەڕمان دەگرت
ئێستا باوی نما ئەسە ناوێری ئەو قسانە بڵێ مەسەلەی کورد کێشەی کورد ئەوهان ڕسوا کرد ئەو دوو حیزبە ئەو دوو حیزبە و بە گۆڕانیشەوە گۆڕان ئۆپۆزیسیۆنی ڕسووک و سەلیم کرد پارتی وێچێتیش کوردایەتی و ئەوە بیانی ئێستا سبێ ئەو ئەزمونە تێک بچی وەڵی کەس خەمی نییە کاس خەمی نییە لەبەرە بەس شکست و ئابڕوچوون و ئەوە بوو هاوڕێیان بەر لە ویسمە وەزعی ناوێچێتی دەمەوێت ئەوەتان پێ بڵێم یعنی ببینن چ فەوزایەکە من لە خلالی ئەو زانیاریانێ بەدەستمان دەکەێت ئەم زۆر کە زێر ئەو زانیارش کاکە ئەمە کە جوڵە دەکەی کە لایف دەکەی کە چالاچی دەکەی کە قسە دیار دەبی ئیتر دار و بەر زانیاری دەداتێت لە هەموو لایەکەوە لە گەندەڵی لە ئینفۆرماسیۆنی پارتی لە ئینفۆرماسیۆنی یەکێتی خەڵک دەداتێ وەکو لەو ڕوانگانەش ئێمە ئیسفادە لێ دەکەین ئەوە نییە بڵێن وەڵی لایەکە دەداتێ لە بەرەندێ ئەو ڕۆژەوە هەندە زانیاری ێسەرچێتی هەیە دوێنێ لەسەر پارتی بوو ئەو ڕۆژە زدی یەکێتی بووە ئیتر ئەو هاالەیە هاڕیانگۆ بەس کە ناوەکان دەخینمەوە ببینن چ کارە ساتەکەیە لە ناو یەکێتی و پارتی بە تایبەتی یەکێتی فەوزاترە هەر یەکە چه هێزێکی میلیشیای هەیە هاوڕیان دەبی بزانن هەموو لیوایەک 2000 چەکدارە 2000 چەکدار هەموو فەوجێک 500 کەسە چەند پیادەی یەکێتی هەر هەمیان فەوجیان هەیە نەکەرە هەمیان سەیر کرد عەدنانی ئەمەمینە فەوجێکی هەیە ینی 500 چەکدار ئاسۆ ئەڵمانی فەوجی هەیە مستەفا چاوڕەش فەوجی هەیە عاکم قادر فەوجی هەیە عومەر فەتا نووستوو ئەو ئالەیە ئەو دەنویتن بە ئەم سەعەت ساوی نیوەی زەقە و نیوەی بخەبەرە نیوەی نووسیە فەوجی هەیە فواد مەعسوومی لە ئەمن عیلاقەم نییە فەوجێکی هەیە یعنی ئەتوو جەماعەتی گۆڕان کە دوور کەتینەوەکو عومەری سید عەلی و مستەفا سید قادرە و عوسمانی عاجی مەحموود بوو قادری عاجی عەلی کۆچ کردو بوو نازانم ئەو چەندی هەبوو بەڵام هەموو ئەو گۆڕانانە گوتیان کە دوور کەتینەوە ئانیش دوو فۆز واتە 1000 چەکداریان لەگەڵ بووە ناو نووس کرا لیوا بەرهەم ساڵە دوو لیوای هەیە یەک لە کوردستان یەک لە عێراقا کۆسرەت ڕەسوول دوو لیوای هەیە شێخ جەعفەر لیوایەکی هەیە ماڵی مام غەفووری هەولێرە یەک لیوایە خزم کە سوکاری خۆیان ئەوڵابۆر یەک لیوای هەیە ببورن یەک لیوای خۆی هەیە سعدی پیرە 300 چەکداری هەیە 300 پاسەوان و چەکدار ئەرسەلان بایز 280 هەرێمی کەماڵاغا هاوڕێیان 120 ڕێباز بێرکۆتی 48 پاسەوان و چەکدار دەکە ئەو چیە ناوەکەیم بورهانی سەعید سۆفی 70 مەلا بەختیار 40 ڕەفعەت عەبدوڵڵا ڕەفعەت عەبدوڵڵا 80 چەکدار ڕزگار عەلی 40 مەحموود سەنگاوی دوو فۆج بەڕاستە لە بیرم چووە تا ئەنەدووەرە بیرکەوە هەموو ئامر لیوایەک 20 چەکداری برتەوە مارێ هەموو ئەمیدێک 12 چەکداری برتەوە مارێ هەموو سەرکردایەتێک چیەچێتی کۆن 40 چەکداری هەیە تۆ یعنی بەپێی تەقدیرا لە 150,000 چەکدار 75,000 بەس حیمای ئەو مەسئولانە دەکەن ئەو نمونەم لە بۆ یەک شتیە بێ مەسەلەی پارتی با بێ مەسەلەی پارتیش پارتی زێرەڤانی کە سەر بە وەزارەتی ناوەخۆ بوو 55,000 چەکداری هەیە لەژێر ڕێبەرایەتی نێچیری بوو لەبەر ئەوەی ئەو کابرایە سەر بە نێچیر بوو ماوەیەک نەوەوازە مێساس عەزیز وێسی ڕەوانی برای نێچیری 3,000 چەکدار هێزی گوڵان 5,000 چەکدار سەر بە مەسرور بارزانی بوو لەشکری تایبەت 2,000 چەکداری پارتی هێزی بارزانی هێزی سوپای بارزان سەر بە مەسعودی بوو بەهزادی برازای سەرپەرشتی دەکرد برازایت یان کوڕخوشتی ئەوش چەند هەزارێکە وازام چەند هەزارەکە فازل میرانی فەوجی هەیە ڕۆژ نووری شاوێز فەوجی هەیە ئەوی کۆچ بەر مرد تۆ ئەو هەموو چەکدارە هاوڕێیان ئەو هەموو چەکدارە هەر یەکە و هێزێکی خۆیە لە بە هەندێک وا دەکە لە سلێمانیەتە شەڕ چه ئەو جەماعەتی دیتان شێخ زەعفەری بوو چ ئەو جەماعەتی کۆسرەتی بوو کەس یعنی حکوومەت نییە تۆ ئەو هەموو ئەوەی هەر یەکێ بەی خۆی دادەنێ هەموو ئەو پارەش لە قوچی خەڵکە لە قوچی خەڵک دەڕۆ و نیوانیش دەوام ناکەن ها هەموویان نیوانی دەوام ناکەن لە خۆیان دەبن بەس بزانن چ قەشمەری خانەکە هاوڕێیان
يعني تقريبا دكس بس فوزي هي الناويشتي كاكا فوز بوا فؤاد معزوف فوز اللوتسيا عمر فتح فوز اللوتسيا يعني بزدي مع يعني أو دليل محمود السنقاوي عدنا حمامينا نازانم سربع زينة بس أوانا له كل زور كارساتا تورا أوهم هيزة سكدارة هر يكتشيا كارساتا كليري يعني إي بارتي هموی مالی بارزانیه تقریبا مسیطرن هموش رقبوتی خلق دروا وسطا هشتاشان بندیوارن بوزانیالیت برحال بپیق او تقدیرات لسط 50,000 چکداریه چتی 75,000 مسئوله گانه احتاجو بده چی لیدر بچی او ریان چی لیدر بچی چکارساته كارثاتك بس مو بزان يعني اخر ولات كبر ودسي كنترول كودكري او تسولاتك قشمني كاك والله بعسي شو عنف وفوز جاشاتي شروابو يعني همو عشرة كان فوز شان درايا هاي شو هندك بون هبو زور بو هبو كم فوز جاشاتي نوي بويتو هاوريان بين سر وزعناو يشتش از ایناوی جدی زور هێشتا خراپە ڕەوشەکان هیچ سیوایەک نییە جارێ لە چارەسەر بکرێ بە پێی ئەو زانیاریانەی من ئەو ڕێگایی کە دادرایە گوایە ئەندامی سەرکردایەتیەکان کە 124 ئەندامی سەرکردایەتیە ئەوانە دەتوان حەسم بکەن بەڵام حەسمی ئەوە چۆن دەکرێت هاوڕێیان بێ 101 کەس تأييد يك بروجا بكا مثلا لو هەموارکردنەوەی ئەوە 101 کەس لە 124 کەسی ئێنە لاهور ئەوەندەی خەڵکی هەیە نە باڤێلە ئەوەندەی هەیە تا ئەنم دێنە خەبەرەکەم بڵاو کردەوە تحەدا دەکەم ئەگەر ناڕاست بی ئەو پەیزەکی شانازی برای مەحمەد ئەوڕیان هەر بۆ زانینتان شاناز کۆمەڵێک پەیجی هەیە نامێ ڕەکلام لەو پەیجەکانی بکەم بەزێکەکی ناوی سلێمانی میدیایە و شاناز بە ناوی پەری بەرزنجی دەنووسی پەری بەرزنجی ماشەڵڵە لەو پەریەی شاناز سیفەتی پەری تێدا هەیە پەری ژنێکی ئاژاوەجێر تا ئەن هەموو ئەو کێشانە شاناز دەوری باڵای لێ هەیە هەتا دەرێ وەختی خۆشی تاالبانی زۆر ڕقی لێ دەبەوە زۆر ڕقی لێ دەبەوە مانەوە نییە تاالبانی باشە چکو لە سەردەمی تاالبانی مەسوولی لەندەن بوو مەسئولی گەورەترین ئەوە بوو کوڕەکەی تاالبانی مەسئولی ئەمریکا بوو پاڤێل ماوەیەک مەسئولی دژە تیرۆر بوو هێرۆ بوو چکوان دەکەن وەڵا تاالبانی بڕوای بە خزم و خزمەتینە کورە بابە لە سەردەمی وی پاڤێل و لاهور و شاناز و شاناز و هێرۆ هەموو پلە پۆستیان هەبوو لیلیۆس هەیە قڵک پەیدا بووە ئەوە سەفیر بوو لە سەفیر بوو لە قونسڵیە و شتێکان ئیشی دەکرد ئەو شانازی برای محەممەدی لە سلێمانی میدیا بە ناوی پەری بەرزنجی دەنووسی پەری بەرزنجی بەهەرحاڵ هاوڕێیان وەکو گوتم هیچیان 101 ئەندامی سەرکردایەتیان پێقناع ناکرێت بە پێی ئەو زانیاریانەی من ماڵی کۆسرەت و پاڤێلی وەزعیان زۆر خراپە لە ناو سەرکردایەتی مەکتەب سیاسی 5/5 ئەوەی من بزانم ئەوەی جێگای سەیری شاوڕیان بە شەرەف یعنی تواز لەوە بێنە لاهور هەر شتەکە بەس تخوا یعنی عیب نییە ئینسان بە دوو پاڤێلی بکەوی وە چێش یەشێک لەوانە ئەنی بەڕاستی ئەمن شۆک گرتمی کەسێک بەخۆی ناوی ڕەفەت عەبدوڵڵا ئەوە لە کادیرە کۆنەکانی کۆمەڵە بوو کورە وەڵڵا عیبە ڕەفعەت ئەتو کادیرەشی کۆنی کۆمەڵە ئێستا پیاوی پاڤێلە شێتی بابە سندان ئەتو بۆ خود محاید بە وەکو ئێستان باز دەکەم بەشێک لە قیادەی هێشێتی محایدن بەس پاڤێلی هەندێ دەبێ پیاوی هەر بەجددی یعنی عیبە عیب لۆ ئینسانی شەرمە پاڤێلی هەندێ ئەتو ببێ پیاوی ئینسان دەبدە پیاوی یەکێکی یعنی ئەم بۆ خۆم ئەو جەلانم خۆش دەوێت وەکو قائیدەکی کوردەوە و حەرەکەیەکی کردو لە زیندانە بەس قەت ئیلە ئەبەد نابم بە پیاوی تەقدیسی ناکەم نابم بە پیاوی هیچ کەسێک ئەکرێ خۆشم بووێ بەس ناکرێ ببمە ئەوەی بەس وەڵا عیبە ئەنگۆ پیاوی پاڤێل لەو هەموو زەلامە هاوار پیاوی پاڤێلی بی ئەو شێت و شارە هەن شەرم لە خۆتان بکە
شەرم یعنی ئەوە مەساڵە نییە تۆ هەر تۆڵەیەکت هەبی هەر چێشەیەکت هەبی لەگەڵ لاهور محاید بە کاکە محاید بە دژی لاهور بە بەڵام بە تەریقەی خۆت بەس بچین تەیری ئەو پاوێرە شێتە بکەی کە مەلا مستەفا 6 ساڵ لەمەوبەر وەکو پاوێری نەکرد هەستی بری ئەم سەرۆکم سبەینە شەستان گوۆی سەرۆک هەر بە کەیف خۆی ئەوە ئیشی حکومەتەوە ئێستا دەیکا هەموو شتێک دەگۆڕی هەندە شت حزبیە قەیدی ناکات ئێشتان ڕێی تێدەچی بەس کورە وەڵا عیبە ئەتوو ببیە پیاوی پاڤێلی ئەو ئاسۆ ئەڵمانی شاناس هەردوو کوڕەکەی کۆسرەتی ئەو پێنجەی لەگەڵدایە لە مەکتەبی سیاسی بازم لاهوریش 5-6 شەشکەی لەگەدا مەکتەب سیاسی قادر عەزیز و دوو ڕزگار عەلی و ڕزگار حەمەم نازانم چییە و یعنی ئەویش 5 مەکتەب سیاسی لەگەدایە بەس لەسەر کردایەتی ئەوڕیان ئەو زانیاریی ئەمنە وەکو شەشی ڕۆژنامەگەری باز دەکەم ینی عاقم لەوە نییە چکو من ئێستاش ئاوڕیان دووبارەی دەکەمەوە لاهور شێخ زەنجی نامێ هەموو لە لایڤەکەەوە بکەم لە ڕووی گەندەڵی و لاهور و براکانی بەشەکن لە ڕەمزی ئەو فەسادەی کە لە کوردستان بەڵام هەموو نینەوەی کە منداڵی تاالبانی دەیانوێ بە خەڵک بڵێن وەڵی هەموو تاڵانیەکان هەموو چەتەگەریەکان کوڕەکانی شێخ زەنجی وەڵای درۆی دەکەن ئەوان لە چاو ماڵی تاالبانی و کچەکانی برای مەحمەدی پتەدە 15 بەبەردەکەوی لە حسەی دزی و تاڵانی و چەتەگەری ئەویت کە هەموو ماڵی تاالبانی و مەکتەب سیاسیەکان و کۆسرەتە و شێخ زەعفەر و ئەوەیە بەس ئەوان ئێستا دەیانەوێ بڵێن کێشەکە تاڵانی دزی گەندەڵی چەتەگەری هەموو شێخ لاهور و برایەکەی بوو وەڵای جوانیە لاهور بەشەکە لە دزی و تاڵانی ڕێشێک لە ڕەمزەکانە بەس هەموو ڕەمزەکە نییەوی ئەنگۆ دەتانوێ وێنەی بکەنە بۆ خەڵک و ئەنگۆ لە هەندێک لاتان نەدایە لاهور شێخ زەنجی دزە یان برایەکانی ئیشی قۆڕیان کردیە تاڵای زەریمەیان کردێت ئەنگۆ لە شەرتانە سوڵتەیە شەرتانە سەوێ موعامەرەیەکی پارتی تورکیایە یعنی ئەو شەڕەتان هیچ لەسەر ئەوە نییە دوای شەرم نەخۆتان بکەن یعنی دووبارەی دەکەنەوە وەڵا کوڕی تاالبانی چاکسازی ئەوەیە یەکەم کەس لە خۆتەوە دەست پێ بکەی لە دەباشان دەست پێ بکەن ئەگە درۆ ناکەن وانیان لە قەڵات سۆلان دەست پێ بکەن لە مڵک و ماڵی کچەکانی برای مەحمەدی وەربگرەوە لە زاوایەکان مێردی پورەکان دەگرەوە پاڤێل لە ماڵی کۆسرەتی وەرگرەوە لە شێخ زەعفەری وەرگرەوە ئەخر وەڵی هاوڕێیان هەر ئەوڕۆ برادەرێک شتێکی زۆر خۆشی گوتم ئەو شێخ زەعفەرە ئەتوو بزان چۆن یاری بە مقەدەراتی خەڵک دەکرێت چۆن قەشمەری شێخ زەعفەر زاوایەکی ناوی کاروانە کاروان زاوایەتی زاوایە هەر ئەوە 5 قەتەعە دیدایتە شەریکێکی خۆی کە ناوی کە ئاسۆ سەعیدە 5 قەتەعە دیدایتە برادەریکی و شەریکی باشەوە بەس زاوای شێخ زەعفەریە 5 دایت بە شەریکەکەی خۆی 5 پارچە عەرد لۆ خۆت ئەوش لەسەر برا خوشکانی خۆی تەوزێ کردی چ قەشمەری خانەکە بۆ میلەتە فەقیرەی دەکرێت بۆیە مەسەن ئەو دزی و تاڵانی و ڕێگری هەیە هەبووە هەموو قیادەیەکێتی بەشدارە هەموو مەکتەب سیاسەکانیەکێتی بە پلەی جیاواز بەشدارە مەسەن ئینسان ناتوانێت بێ عەدنان موفتیەوەکی شێخ زەعفەری دزە ئەوە بە ویجدانێکی زۆر گەورەیە بەس کاکە یعنی ئەوە منداڵی تاالبانی دێن وڵات چاکسازی دەکەن کورە بڕۆفشەکەرینە ئەنگۆ پیاوی چاکسازی بکرێ یەکەم کەس دەبێن گۆ بدرێنە دادگا بەجددی ماخر لە لەو لەندەنە بووچستان هەبوو ئێستا هەم بوونە خاوەنی 100 ملیۆن دۆلار شاناز چی هەبوو یعنی بەجددی مانگۆ شەرم لە خۆتان ناکەن ئەوە هەوڕیان شتێکی منوزیش پارتی لە دوای سوێکی ئاب باش خەڵکی بریندار کرد هاتەوە گوتی وەڵا سوێکی ئاب هاتبوو هەولێری ئاوەدان نەکات هەست خیانەتی سوێکی ئاب لەبیر خەڵکی هەولێری و کوردستان باتەوە بەڵام کاکە دەبیر ناستەوە مەسرور بارزانی ها سەر حکوم وەڵاوەدی برا گەورە چاکسازی دەکا ئەو نێچیرە و دز بۆ بیرتانە بەس دزیەکانی چرێ کرد ڕاستە ئێستا دزی لەم نێچیرەکان پیاوی نێچیری وەردەگری بەس دەبات لە خۆی برایەکانی یعنی ئەوە نییە بگەڕێنەوە لە بۆ حکومان ماڵی پاڤێل و قوباد و پلکەکانی پورەکانی ئێکاکە ئەوەی لەسەر لاهوری دەڵێن من دڵنیام 180 ڕاستە بەس وەڵی بە خۆتان دەهنچی لاهوری دزی دەکەن دەهنچی لاهوری شەڕیشتان لەسەر دزی و گەندەڵ نار عیب بکەن عیب
یعنی ئەنگۆ پیاوی هەندێک نین باس لەەوە بکەن وەڵی دزی دەکەین هاوریان شتشکە خۆشە تا لە بیرم نەچوت قسەک پیر بووی مەشت لە بیر دەچم ئەوها ئەو گوایە عاجێ دژە تیرۆر وایە و چاکسازی دەکا تەسەوڕکەن ئەوەها هەڵەبجەیە ئەوەها هەڵەبجەیە کێسەک پاڤێل دەڕێم چاکسازی ناو دژە تیرۆر دەکەم لە مانجی 53 کیلۆ تلیاکی لێگیرەیە 53 کیلۆ کردی سەرۆکی دۆزگای دژە تیرۆر دەرێت چاکسازیش دەکەم 53 ئەوە کێشەشێ بۆ لەگە سیروان ناوەشی نازەم تەقەیان لێکتری کردیەوە بۆ بەس ئەی هاوار دەرێ من ئەوە چاکسازی دەکەم سەرۆکەکە وها هەڵەبجەیە بڕۆ ببرسن لە مانجی پێنجی ئەو ساڵ 53 کیلۆی لە دوو کەس گیرە ترافیان سەوها هەڵەبجەیی کردیە ئەوەی لە بۆ من کردتە سەرۆکی دژە تیرۆر یان لە سڵحم کردیە لەگەر ڕسمەکەیە بڵاو بوویتەوە ئەوڕێیان لەمە نێوان ئەو پاڤێل و وەها بوو ئەوەیە تاعەن ئەوە پیاوی لاهوری بوو ئەو تلیاک فرۆشە پێشتر وها هەڵەبجەیە لێ هەڵگەڕایدەوە بۆ عەفوی کردیە بەس قەزم لەوەیە یعنی وەرە سەیر کە چ کارە ساتەکە دێن بە هەموو عەقڵ خۆیان بەڵگوایە خەڵک وەڵا ها ئەوە دەکەن هاوڕێیان ڕۆڵی ئەوە بۆیە بێمەوە سەر ئەوە لە ئێستاکەدا ماڵی کۆسرەتی 4 کەسیان زیاتر 4 مەکتەب سیاسیان سەرکردایەتیان هەیە وەزعی ماڵی کۆسرەتی لاولێرە زۆر خراپ بووە ڕەسیدی جەماوەریان کەمە هەتا دەڵێن لە انتخاباتی بەو دوایی کۆنگرەی لە 50 ئەندام ئەوە کە دەبایە بچی دەیان دەرچووە چل جەماعەتی ئەو دەمی پاڤێل و لاهور پێکەوە بوونە ئەو بەرە بابەیتکە بوونە بەرەبابی ماڵی ئاڵ تاڵەبانی گەورە شێخ و ئەوە بوونە ئەنی کۆسرە دەست زۆر بۆیە 4 کەسی هەیە ڕێواز فایق ئەو دارایەک هەیە وەزیرە کە پارتی هەر دەرێن ئیترە دوو کوڕەکەی کۆسرەتی هەرە 4-5ەکەیان هەیە ئەوانە سۆ لەگەر پاڤێلی بوونە بە تایبەتی دەرباز کوڕی کۆسرەتی دەرن دەوری زۆر خراپ بووە لەو کۆدەتایەی یەکێک لە ئەوەکانە ڕەفات عەبدوڵڵا ئاسۆ ئەڵمانی ئەوانە پشتگیریەکی سەرسەختی پاڤێلینە لە هەموو ئەو هاوڕێیان کێشەوە نییە ینی خۆزیە پاڤێل لە کۆنگرە لە خۆی سەرکەوتوو بایە پاڤێل لە کۆنگرە ئەو کۆنگرە شەڕیدە بەس ئەتوو بێی بە شەو ڕۆژی بێ ئینقلاب بکەی لەسەر کۆدەتا بە پاڵپشتی پارتی ترکیە وەڵای عیبە ئەوە یعنی نەناوی حزبایەتیە نا پەیڕەوی ناوخۆیە ئەوە یعنی ئەوە کێشەیەکی حزبی نییە ئەوە موعامەرەیە ئەتو ناتوانانی ئەو کەسێکی سەربەخۆ وەکو کەسێک مەسەن ئێستا یەکێتی پارتی ڕوویدا شەڕیان نەکرد کەسەندە قسەی نەکرد بەس کاتێک بۆ سیوێکی ئاب هەمومان متعاتف بووین لەگەریشێتی لەبەرەوەی بەعز ساتە ناو مەسەلەکە بەعز ساتە ناو مەسەلەکە ئەوەی ئەو جارەی پاڤێل کردی لە سیوێکی ئاب خراپترە بڕوا بکە هەڵسایە تورکیا و پارتی هینایتە ناو قوڵایی دەڤەری سلێمانی لە بۆ ما سلێمانی لە هەندێک ڕوو باش بوو خراپ نەبوو دەیان برادەرمانەیە لە سلێمانی لی پاڵدایتەوە لاولێری ئاوارە و دەربەدەر دەبوو هەناسەشی دیموکراتیە بوو بەڵام لە ڕووی دزی گەندەڵی هەموو کات بڵین یەکێتی پارتی هیچ فەرقی نییە هەردوو لا دەدزن لاهور و پاڤێل و کۆسرەت و ماڵی بارزانی و هەر یەکە و لایەکی داڕمیە بڕیە لە خۆی دەیر ئەوە دەکات کەس ناتوانین نگۆت بەس لە ڕووی نیشتیمانی لاوەڵە لاهور بە وجدان بڵین خیانەتی نەتەوەیی نەکردووە چیوان بە تایبەتی لە شەڕی پەکەکەی لە بیارمەتی ڕۆژ ئاوای دیا لەو شتانە بۆیەش بەردەوەبی لاهور دەبی باش بزانانی هەندێک سیفەتی خۆی و براگانی هەیە تەرک بکە یعنی من ئاوڕێیان با نمونەیەک لەسەر لاهور بینمەوە ڕنگ بە ئێستا شتەکان و دژەکانیشی سفادەی لێ بکەن یعنی توخوا لاهوری هەندەیە چی لەگەڵ ڕێبازگەردیەکی گەوات من بەخۆی گوتم من ئیشی گەوادیم دەکرد تەلەفۆن دەکا و وەڵی ئەندە لەقتی سکسی نیهات بارزانین لۆ بنێرە ئەی بایانی لە بۆ کەسە چۆک و لاهوری ئەگەر خۆی پێ منەزر بێ قیادەی حزبێکی بێ ئەو شتانە بکە یان برای خۆی بردیە لەسەر ئەوەی دانایە لەسەر دژە تیرۆردانێ براکان خۆی تۆزۆ کردی وەچی هەمووان هەیەتو لێرە پەیامەکەدەوە نییە بەڵام لاهور دەبیەوەی بتە دەرس ئەوەی ئێستا خەڵک لە پشتی لەبەر هەڵوێستەکانی لە بۆ مەسلەی نیشتیمانی لە بەوەی ململانەی پارتی دەکە خەڵک بۆیە هاوڕێیان دەڵێن تا ئێستاش لە سلێمانی ئەوانەی لێ نزیکن خەڵکێکی زۆر دەستە ماڵی لەگەر ئەوەی کلک و باڵیشیان کردیە
بەڵام کەس ناستەکەی پاڤێ لە شێتی بڕواو کە دەرمانەکەی چۆلە لۆ لەبەر هەڵوێستە خەڵکی ما بڕوا بکەن زۆر لە ئۆشتانە بە هەڵوێستە یعنی خەڵکەکی زۆر یەکێتیش نییە بەس پێی خۆش نییە ئەوڕۆ لاهور تێک بشێت نەک لەبەرەوەی لەبەر لە دژی تورکیا لە دژی پارتی کاکە ئەو دووبەرەیە زۆر قێزەوەن لە ناو کۆمەلگای کوردی لە ئەوە یعنی تورکیا ئەوڕۆ خەڵک لای گەورەترین داگیرکەرە پارتی هێز ئیستبدادی ڕقەمیەکی کوردستانە ئەجا لاهور دەبی لۆی بتە دەرس و ئەزمونێکی گەورە هاوڕێیان بێمەوە سەر ئەو مۆزوعەی 101 ئەندامی سەرکردایەتی ئەگەر ئۆکەی نەکە مستەحیلە بتواندرێ هیچ گۆڕانکاریەکی پێڕەوی ناوخۆ بکرێت ئەوەش نەر بە لاهوری دەکرێت نە بە پاڤێلی پاڤێل هەمووی 30 کەسەکی لەگەردای ئەوی دەڵێن چەند ماڵی کۆسەتی لەگەردا بوو کە دەڵێن ئەوان ژوا دوورکەتینەوە لێی لەبەرەوەی ئێستا ناوان خۆشیان بوویتە کێشە قەدیمەکان ماڵی کۆسەتی لەبەرەوەی پاڤێل دەبی حسەیوانیش بدە قەدیمەکان حسەیوانیش بدە هەر ئەوە نییە دیسان لاهوری لادە ئیدکەوە دابنێ ئەڵێن نازان من ئەوەکو خەبەرش ڕۆژە لاهور 65 بۆ 70 قیادەی لەگەردایە 30 کەسە شەن 25 کەسە شەن محایدن لە ناو یەکێتی تێکەڵ بە هیچیان نابن نەبەولا نەبەولا وەکو کەسەکی نێوانگیر لە نێوان هەردوو لایەن بەس بۆیە نە لاهور پێی دەکرێت گۆڕانکاری لە پەیڕەو پرۆگرام بکە نە پاڤێلیش پێی دەکرێت پاڤێل هەر کەسی لەگەنیە هەرچەند کەرکوچەکی لەگەردایە 15 کەسەکی لەگەردایە لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی ئەوەکە معەلەق دەمینێتەوە هاوڕێیان بێمە سەر ئەوە وەگوتم قیادەکانی کۆن لەوانە مەلا بەختیار و شێخ زەعفەر دەوری زۆر خراپ دەرێن دەجێڕن لە ئاژاوە دروستکردن و کێشە زۆربەی قیادەکانی تر ئێستاکە مەسەڵەن یەکێکیش عەدنان موفتی کابرایەکە ڕێز دەخۆی دەگریت ڕێز دەخۆی ئەوانە مەزموعەکیان دانیشتینە یان ڕێز دەخۆیان دەگرن بەس بەرهەم ساڵح مایە بینە سەری هاوڕێیان ئەو بەرهەمە زۆر قەحپەی سیاسی ئەم لە مێژایە یعنی زۆر کەس بە من دەڵێ توندی بەس وەڵڵی ئەو بەرهەمە دەورێکی زۆر خراپ دەبینی لە هەموو شوێنێک خەبیث زمانلووس بێشەخسیەت فتنەتیشە ها تاوانە ئەو ئاگر مانگێک لەمەوبەر بەرهەمێک لەوانە بۆ داڕەژەری و فکرە بۆ پێی ئەو زانیارانێ من بڕۆم بشپرسن 6 هەتا 10 پاڤێلی دەعوەتی ئیسلام ئەوروپا ئەوەی کردیە بەغدای کردیە دیداری لەگەر عەبادی لۆ کردیە مالیشی لۆ کردیە کازمی لۆ کردیە بەخۆی لەگەڵی کردی لەگە ئومەم متەحیدە وەکو نوێنەری یەکێتی لۆی کردیە لە دژی لاهوری ئیبرازی کردیە بۆیە پاڤێل لە شەرقیە لێ دوایین داوێتی بەرهەم ساڵح نوێنەری ئێمەیە لۆ سەرۆکۆماری ئایندا لۆ سەرۆکۆماری ئایندا تاوان چکو پێشتر هەموودا لاهور دەچی من قەزم لەو نوقتەیەش لە دەوری بەرهەمیە لە دەوری بەرهەمی خراپە کە دەبینی چ دەورەکی دیتە ئیتر کە دەبتە و کێشە پاڤێل لە شەرقیە دەڵێ لە شەرقیە دەڵێ بەرهەم نوێنەری لە کاتمە ئینتخابات بووە و نە هیچ نە کەس دەزانێت دەدرێتە کورد و نە کەسی دەزانێت لە کوردی شێتەوە یەکێتی ئەوزاری نێچیروان بارزانی لەوێن دەرنانێرن ماڵی مەسعودی بەتەمان نێچیر بنێرنە بەغدایە بەزیانی قەزم لەسەر دەوری دی ئەوزار زایدەن کە بووە کێشەش بەرهەم هاتبووە ئیتر دەڵێن من هاوڕێیان هەندە شتی ڕۆژنامەگەریەوە دەڵێن ئەو کوڕە دەربازی کوڕی کۆسەتی شتەکەم بەرهەمی پێی گوتی وتی ئەمە لەگە ماڵی مام جەلالیمە ئیتر بۆیە تەلەفۆنی لەگە لاهور کردی گویا ئاسڵکەن گویا لاهور دەڵێن نەچووە لەگەری بەرهەمی توندا ئێستا لەبەر ئەوی بەو دوای لێ دەرکەت یا بەشێک لە پیلانەکان بەرهەمە زەو وەکووە بەڵام بەشەکی زۆری لە ئێستا قیادە کۆنەکان دوورکەتینەوە لە پاڤێلی ماڵی کۆسەتیش وەکو جاران نمانێ لەبەر ئەوی پاڤێل منەتی کەس نازان کاکە و کابرا پیاوی هەندێک نییە شتێکی بدرێتە دەست بەجددی گوناحە ئەوە قیادەی عائیلەکی بدرێتە دەست نەک قیادەی حیزبێک و خەمی ئێمە هاوڕێیان مەسەلەن ئێستا خۆ خەممان بەرهەم ئەوە دکتۆر یوسف نەبوو یان گۆڕانبی کە 2015 پارتی کۆدەتای کرد و دەری کردە دەرێت سیفەتەکە قێزەوەنا سیفەتەکە قێزەوەنا
یعنی ئەوەی پاڤێل کردی شەوە کاسا گوتی ئەم سەرۆکم مەلا مستەفا 6 ساڵ لەمەوبەر نەیکردیە کاکە تا ئێستا مەسعود بارزانی 2000 خۆی هەر بژات هەر 2000 درۆیەکی دەدیتەوە پەرلەمان دەنجام پێدا مەجلس ئیستیشاری حتا ئەو برادەرێک جوانی گۆت وتی دە 15 قیادە یەکێتی و گۆڕانی برتە ناوە خۆی تا ئێستا مەسعود یەکێک نەکردە سەرکردایەتی وتی لە کۆنگرەی دەتان کەمە سەرکردایەتی مەسرۆر شتێکی پاڤێلی نەکردیە ئاخر بەجددی هەندە شت قێزەوەنە لە دنیای حزبایەتی ئەوەش حزبەکە نیوەی کوردستانیان لەبەردەستیە لە ڕووی ئیداریەوە ئێکا کو من دەتوانم ئەوە بم ئێستا من نمونەیەک بێنم زۆر کەس بەمە دەڵێ لاوری کورە تەڕەماش بەجددیمە ینی ئەمە ڕێز لە خۆمان دەگری ڕێز لە مێژووی خۆمان دەگرین بەس لەو انتخاباتی ئەو دوایی بە ئەو نمونەیە بێنینەوە بایدن و ترامپە بوون بڕوا بکە چەپەکان و کۆمونیستەکانی ئەمریکاش دەنجیاندا بایدن لە دژی ترامپی لەبەوەی ترامپ زۆر شێد بوو زۆر کارەزاد بوو خۆ چەپانە دژی هەردوو سەرۆکن هەردووچیان پێ سەرمایەداریە هەردووچیان پێ خراپە هەموو لە ئینسان دۆستەکان و چەپەکان و خەڵکە ئازادی خوازەکەی ئەمریکا دەنجیاندا بایدنی لە ڕقی ترامپی لەبەرەوەی ترامپ کارەسات بوو ئیگاکە پاڤل لە ترامپی کارەساترە بەجددیمە شێت و شێریش ینی شێت قەزم نەک لەو شێ ئەوەی دەرونی ئێوە پیاوی هەندێک نییە کاکە بێ چارە نووسینیوەی کوردی بکەویتە بەردەستی پیاوی هەندێک نیە تو بێ ئەوە بیدوو ڕاستە ئەوە کێشەیەشی حزبیە بەڵام کاکە وەڵای کۆدەتایەوە هەم لەگە پارتی تورکیا ئەوە بی هەم بێ لە شۆک بێ بڵێ وڵای ئەم سەرۆکم بەکەیف خۆم شت بکەم با بە هەندە شتە لێ بگەڕێ لە قوبات سەرۆکی ئیداریە جێگیری سەرۆک وەزیرانە با ئەو بیکە بەزە تو پاڤێل چییە تو سەرۆکی حزبە برێمتە هاو سەرۆکی حزبەش ئەزە قەزم هاوڕێیان نامەوێت کاتان زیاتر بگرم یعنی نوقتەکان ئەلێرەدایە پاڤێل هیچی پێ ناکرێ کەسیش ڕێگەری نییە نە لە ڕێخستنی یەکێتی هەمووتان دەزانانی جەماوەریەکێتی بە حکمی جەماوەرێکی دژە پارتیە لاهوریش بەقوەترین خاڵی ئەو ململانەی لەگە پارتی بوو خۆ لاهور چییە خاوەن سەقافەتە خاوەن استراتیجە ینی بەجددیمە خاوەن کتابە خاوەن چ مێژووەکە پەیدا بووە بۆشایی ململانێ لەگە ماڵی بارزانی هەبوو لاهور بە زیرەگاتی خۆستیەوە ململانێ دەکات کابرایەکێکێتیە دەیەوێ وەکو یەکێتی بی نەک کلچی پارتی بی وەچی ئەوانی بکە وچی پرۆپارتیەکان چوەکو منداڵەکانی تا لەوەی جەماوەریەکێتی خۆش دەوێت ڕێخستنی یەکێتی خۆش دەوێت هێزی عەسکەری یەکێتی خۆشیان دەوێت لەگەریدایە بۆ زانیاریتان زۆربەی ئەوانەی لەگەردایە لەگەریدایانی هێزێکی زۆری لەگەردایە لاهور بۆیە لاهور ناکەی من بە خۆم پێمانیە ئەو حاڵەتەی دروست بوو کاتیە دەستبینەوەیم بزانم غەربیش پشتگیری لاهور زیاتر دەکەن لە هەموو ئەوانی کە ئێرانیش لە ئایندا هەیەکی نزیک دەزانێ دەڤەری سەوس بە منداڵی تاالبانی ڕناوەستی و ململانەی تورکیا چکۆ ئێران ئەو منتقبەی خۆیدا دەدنێتن مستحیلە پێی وابیتن بە منداڵی تاالبانی دەکرێت نفوزیان بەرامبەر تورکیا ڕابژیرێ بەرامبەر عمقی ماڵی بارزانی و ئیرادەیان هەبی بۆیە ئێران ینی ئەوە ئێران قەت ڕێنادرێ بگاتە دەڤەری بادینان و تورکیاش قەت ڕێنادرێ بگاتە مەسەلەن پێنجوین و ئەو منتیقانە بۆیە ینی ئەو وەزعانە گۆڕانکاری بەسەدادێ بەڵام ئەوە کێشەی سەرەکی ئێمە نییە هاوڕێیان ئێمە کە قسە دەگەنەسەوەی ڕووداوەکی گەرم و گوڕە و ئەو باڵی تر زۆر خەتەرترن لە لاهوری باوا بڵێین وەکو گوتمان بایدن و ترامپ هەردووچیە بۆ خەڵکەکی ئازادی خوازی ئەمریکا ئەوەنا خراپن یان داعش و حەشت کاکە ئێوەڵە داعش دەچێ و حەشت دەچێ ینی حەشت قسەی لەگە دەگرێ بەس داعش قسەی لەگە ناگرێ ئێتو ناتوانی نا هەندە شتێ ڕوودا و ڕوودەدا بڵێ وەڵی ئەم متەفەرز دەبم کاریگەریەکانی دەبی داعش بەهاتە سەر حکوم تەفرت و نای هەموو شتێ بەس کاکە وەڵە لەگە حەشت قسە دەگرێ بە هەموو هەمەجیەتیانەوە ئیکاکە پاڤێل لەو نۆعانەیە ئەتووا لەگە حزبی و ئامۆزای خۆی کە دەبی چ لەگە خەڵکەکی ئازادی خواز بکاتن لەو ڕوانگەیە هاوڕێیان لەو ڕوانگەی ئێمە مانە مداخەلە دەکەین
تورکیا دژمنێکی سەرسەختە و پەکەکە وەزعی باش نییە با بە ڕاشکاوی بڵێن ینی تورکیا شەڕی گواسیتەوە نزیک قەندیلی ئێستاکە و هەموو معامەرەی لەسەر لە پەکەکە بدە پەکە هێزێکی نیشتیمانیە هەمومان هەر لە یەکمانە پەکە بەس پەکە هێزێکی نیشتیمانی شۆڕژێری قوربانی دەرن ئەرچی هەمومانە دیفاعیان لێ بکەن یەکێک لەوانەش ئەو معامەرەیە کرایە زەختی ئەردۆغانە لەگەڵ ماڵی بارزانە سەوی تەسلیمیان نەبووە تورکیا لەبەر ئەوەی یارمەتی ڕۆژئاوا و ئەوەیدایە بێگومان ئەتی ئۆتۆماتیک ئەوی کەت پێ باشتر دەبی ئەگەنە سەدبارەی دەکەمەوە بە من بڵێن لاهور دێم کوڕی فاسدی ئەو سیستەمەیە ئەویش بەشێک لە تۆرتەی ئەو وڵاتەی بە کێکەکەی خواردیە بەخۆی و بەبرایەکانی بەڵام لەو زەمانەی کە ئۆپۆزیسیۆن نییە لاوازە بێگومان بۆمە زۆر خراپە ببتە یەک قوتب دوو قوتبی بۆ ئێمە باشترە هەتا لۆ پارتیش کاکە خەڵکێک لە بندەست یەکێتی قید هەردێ وەکو دکتۆر باخانێت چۆ بندەست وڵاتی پارتی بەس ئەگەر ببنێ یەک ئیدارە بن زۆر خەتەرە لە بۆ خەڵکی ئازادی خواست و حکمی هەولێر بگۆزرێتەوە لە بۆ سلێمانی زۆر خەتەرە هاوڕێیان ئەمە لەو ڕوانگەمانە بەرحاڵ هاوڕێیان من هەر ئەو سەرنجانە بوو ئەو ئیتفاقی حزبی هیچ جێبەجێ ناکرێت لەبەرەوەی کەسیان 101 ئەندامیان نییە لاهور لە هەمووان زیاتر زەماوەری 65 بۆ 70 کەسی لەگەڵدایە تا ئێستاش وم بڕوا ناکەم ئەوانە لی دوورکەونەوە لەبەر ئەوەی لە ڕۆژەکان یەگەم لە دوور نەکەتنەوە کە وەزعی زۆر خراپ ئێستا خۆشی گرتیتەوە ئەو باز دەکەن لەبەر ئەوەی دەبووە هەفتێک لەمەبەر بڕوە هەر بڕوە لە سلێمانی بڕوە وایاندا نابوو دەربەدەری بکەن لە سلێمانی شەو ئەو قاعیدەیەکێتی هاوسۆزە لەگەرەوی ئیتر من نازانم سبەی دەگۆڕێن ناگۆڕێن وە کۆبنەوەی پێ نەکرایە پاڤێل و پێشی ناکرێ و لاهوریش پێی ناکرێ کۆبنەوەی سەرکردایەتی پێ تەواو ناکرێت لە بۆ ئەوی پەیڕە و پرۆگرامی حزبەکەی بگۆڕێت لەبەر ئەویش 101 ئەندامی لەگەردانیە یعنی 65 ئەفتایەکی دەڕێن لەگەردایە بەڵام ئەویش پێویستی بە 101 ئەندامە بەڵام بە هەر حاڵ پاڤێل وەزعی زۆر ڕاستێسە باڵا دەستە بەس کەس لەگەر ئەو تەوجهەنیە حتا هێزە حزبیەکانی دەرەوەی سیاسەتیش لێچێت لە گۆڕانە لە یەکگرتووە لە کۆمەڵە نازام لە چییە کەستە ئیدی ئەو شتەی پاڤێل ناکە بە جددیمە ینی ئەو شتانەش خاڵە هاوڕێیان کەس لەگەر پاڤێل نییە جگە لەو کۆمەڵە کەسەی کەلەوی هەڵپەرست و بێ شەخسیەتترن ئەخر بە جددیمە بڕۆن لە خۆتان دژیت لاهور بن دژی مازانم هەر شتێکی دەم بەس کورە دەبێت پیاوی پاڤێلی پاڤێل چیایی هاوار دەبنە پیاوی کاتێکی خۆش هاوڕێیان